ئێستاش هەر بەهیوە ئەگەر لەو ماوەی زوو مەسەن لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانم 22 ساڵە لە دەرەوەی وڵاتە و دەیەوێت سەردانی ئەو پارچە زەویە بکات کە ئومێدی هاتنەوەی یەکجاری بۆ کوردستان لەسەر چنیوە. هاتم ئێرەم کڕی ئێرە بە مناسب بوو لۆ من بە پارە ئادەکەی دەردەچوم ئەوشتانە بە پارە خانەکەی دەردەچوم ئەوشتانە ئیتر تم وردە دەست پێ دەکەم و تا من لێ خۆم کۆ دەکەم و ئیتر ئەوەش تاوا دەبێت بێکزاری دەستمە ناو خان و ماڵی خۆم و تاوە ژیان لە کوردستان دەکەم بەسە ئیتر بێزار بووم بەڕاستی بەڵام ئەوە 4 ساڵە من ئەو ئاردەم کڕیە هەتا ئەو ڕۆژ قسەی دەکەم ئەمڕۆ بەیانی ئەوڕۆ بەیانی ئەوڕۆ بەیانی ئەوڕۆ بەیانی پێ دەکەن. هۆگر عەبدوڵڵا گەنجێکی هەولێرە لە وڵاتی سوید نیشتەجێ و هاتۆتەوە سۆراغی ئەو پارچە زەویە بکات کە ماوەی چەندین ساڵە کڕیوێتی. ئەمە ناڵم هەموو شتێکم بۆ دابین کەکە تەنها ڕێگەی پێدانم ئاردەکەم خانەکەم کەم ئاردەکەم کەم خانم تەنها ئەوم دەوێ هیچم ناوی لەیان تەنها ئەوم دەوێ ئاردەکەم کەمە خان و بێمەوە مش لەگەر کەس و کاری خۆم لێرانە بژیم. زیاتر لە 16,000 پارچە زەوی لە کەرتی هەشتی حەسارۆک ماوەی 18 ساڵە وە خۆیان دەڵێن لە چاوەڕوانی پێدانی ڕێگە پێدانن بۆ ئەوی بیکەن بە یەکەی نیشتەجێبوون و بەشێکی هەرە زۆریان لە کرێچی ڕزگاریان بێت. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.